ئەو ئۆپۆزیسیۆنە ئۆپۆزیسیۆنێکی شلۆقە، ئۆپۆزیسیۆنێکی تەندروست نییە، ئۆپۆزیسیۆنێکە نایەوێت بە شێوەیەکی ئاشتیانە دەسەڵات دەستا و دەست بکات لە کوردستاندا. ئەگەر خۆپیشاندان ببێ ئەبێ لەسەر تاسەری کوردستاندا بێت. لە دوای ڕووداوەکانی سیوەکی ئابەوە ئێوە بەشداریتان لە کابینەکانی حکوومەتا کردووە. نزیکی 1 ملیۆن دەنگی خەڵکی ئەم کوردستانی هەیە. ئەم ملیۆنە ئەگەر نیوەشی ئەندام و کادر بێ 300,000 دێت. ئەم جارە ناچار بێت ئەو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەڵێن ئۆپۆزیسیۆن بوونمان لەسەر حسابی نانبڕاوکردنمان بووە. ئێوە لایەنەکانی دەسەڵات پارەتان بەدەستەوەی، هێزی چەکداریتان بەدەستەوەی، تەواوی دام و دەستگاکانتان بەدەستەوەیە، کەواتە چ کاتی فشارێک بەکاربێنرێت لە کاتێکە تۆ نانی کەسێکەوە. دەستور کە گەڕایەوە بۆ هەموارکردنەوە یەک خاڵی بچووک، یەک بڕگەی بچووکی لێ هەموار بکرێتەوە، ئەبێ بچێتەوە بۆ پەرلەمان، لە پەرلەمانە مەسادەقە کرێ ئینجایەتەوە بۆ ناو خەڵک. لە حشتریان پرسی بۆ لە سوود خوارە وتی جا بۆ شوێن هەیە لە لاشەمان ڕازێ. ئەو حاڵەتەی کە لە حەفەی شوباتان ڕوویدا جارێکی تر دووبارە نابێتەوە. گۆشتمانیان نابێت باشترە، نەک دەبا ببێنین، نەک دەکوەسلحە بێنین، نەک لە چیکەوە دەمانچە تابەشکین تاکە بەسەر کوردستاندا. کامیان باشترە؟ دوو جار بیر بکەرەوە. دووشەممە کاتژمێر 7:30 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.